سڵاو لێرەوە هەتاکو ئیمرالی لە سلێمانیەوە هەتاکو ئیمراڵی سڵاو لە ڕێبەری گەلی کورد ڕێبەر ئۆجەلان ئێمە طبعاً نزیکە بینەوە لە 15 شوباط گەلە کۆمەی نێودەوڵەتی کە لەسەر ڕێبەر ئۆجەلاندا ئەنجام درراوە طبعاً لە کەسایەتی ڕێبەر ئۆجەلان ئەو گەلە کۆمەیەکی نێودەوڵەتی بەرامبەر بە گێلی کورد بەگشتی ئەنجام درراوە و لە کەسایەتی ئەودا ینی ئەنجام درا بۆیە ئێمە لەم ڕۆژەدا یاخود لە مانگی شوباتتا کە بە زنجیرە چالاکیەک دەستیمان پێ کردووە سەرەتا بە لێجوانێک کە چالاکیەکانمان خستۆتە ڕووچی بە سیمینار بێکی بە با بڵێن دیبیت بێت لەگەڵ مانگرتنی دوو ڕۆژەمان پێکهێناوە ئەو ئەنجامێ دەین هەتاکو دوو ڕۆژی تر ئەمانە زنجیرە چالاکیەکەن تەنانەت لە 15 شوباتیشدا ڕێپێوانێک هەیە لە سلێمانی ئەنجامە درێت داوا لە هەموو کەسایەتیەکانەکەین کە بەشدار بنتیایە هەڵبەتە هەمومان ئەزانین کە ئەم گەلە کۆمەیەکی نێودەوڵەتیە ڕاستە دەوڵەتی تورکیا یەکێکە لەو ینی لە بەشداربووانی ئەو گەلە کۆمەیە بەڵام گەلە کۆمەیەکی نێودەوڵەتی گەلە کۆمەیەک تەنانەت وڵاتە ئەقلیمیەکانیش بەشدار بوون تایانە تەنانەت خیانەتکارانیش بەشدار بوون لەو گەلە کۆمەیە ئەویش بۆ زیندانیکردنی ڕێبەر ئۆجەلان هەڵبەتە مەسلەی ڕێبەر ئۆجەلان بابەتێک نییە کە کەسایەتیەک بێت و زیندان بکرێ بەڵکو فکرێکە فەلسەفەیەکە بەڵام ویستیان لە زیندانیکردنی وەکو خۆی باسی ئەکات لە بەرگری نامەکانیانە کە ویستیان کە ڕێبەر ئۆجەلان زیندان بکەن دوو حاڵەت بەسەر خۆیدا بێنێ یا ئەوەتانێ تەسلیم ببێت یاخود خۆی بکوژێ بەڵام ئەو هێڵی سێمی بەکارهێنا ئەویش بەرخودانە لەکەڵێ بەرخودان ژیانە تەسلیم بوون مردنە بۆیە ئەبێ گەلی کورد بەگشتی چونکە ئێمازان ئەم گەلە کۆمەیە بەرامبەر بە گەلی کووردە بەگشتی ئەمە یەکەم گەلە کۆمەنیە گەلە کۆمە ڕۆژ لە دوای ڕۆژ گەلە کۆمەکان زیادەکەوت تەنانەت لە ئێستاشدا گەلە کۆمەکە زیاتر چڕبۆتەوە لە ئەو سزا دیسیپلینەی کە بەسەر ڕێبەر ئۆجەلاندا فەرز کراوە کە ماوەی 23 مانگە هیچ هەواڵێکی نییە تەنانەت سپیتی وەڵامی ڕاستی ناڵێتەوە وەڵامی ڕاستی ناداتەوە نەبەگەل نەبە با بڵێن پارێزەرەکانی هەڵبەتە ئەبێ ئەوەشمان بیر نەچێ هەموو مرۆڤێک تەوان لە یاسای هیوا هەیە کە هەموو مرۆڤێک ئەگەر و بێت و 20 ساڵ زیندانەکەی تەواوکە و تەمەنیشی لە 70 ساڵ بۆ سەرەوە بێ ئەبێ ئازاد بکرێ بێ قەید و شەر دەبێ ئازاد بکرێ بەڵام بە پێچەوانەوە چونکە ئێمە ئەزانین ئیمرالی با بڵێن زیندانی ئیمرالی طبعاً سیستەمێکی جیاوازە سیستەمێکی زۆر چڕە هەموو جۆرە ئەشکەنجەیەکی تێیە هەیە بە تایبەتی ئەشکەنجە دەرونیەکان لە ڕووی تەندروستیشەوە هەڵبەتە چونکە ئێمە ئەزانین ئیمرالی وەکو دورگەیەکە طبعاً شێدار ئەبێ بۆیە ئەم یاسایە خۆیان کە یاسایەکی نێودەوڵەتیە خۆیان پەیڕەوی ئەو یاسایان ناکەن چجا ئەگەر باسی مافی مرۆڤکەن چونکە ئەوانە دوورن لە یاساکانی مافی مرۆڤەوە چونکە ئەو یاسایی کە سەپێنراوە بەسەر ڕێبەر ئۆجەلاندا یاسایەکی زۆر جیاوازە وتمە وەکو باسم کرد کە دوای 20 ساڵ زیندانی و تەمەنی لە 70 ساڵ بۆ سەر و بێ ئەبێ بە قەید و شەرت با بڵێن ئازاد کرد بە پێچەوانەوە تا دێ سزاکانی چرتر و تونتر ئەکرێتەوە چونکە ئەزانن بە دەرچوونی ڕێبەر ئۆجەلان ئاشتی و ئارامی و سەقامگیری لە ناوچەکەیە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دێتە ئاراوە هەڵبەتە سیستەمە سەرمایه‌داریەکان و سیستەمە زلهێزەکانش هیچ کاتی ئەویان پێ باش نییە لەبەر ئەوەی چۆنی چەک و تەقەمەنیەکانیان بەکاربێنن یاخود سەرفی بکەن یاخود پارەیەکی باشیان لێرەیە دەستکەوێ بڵێن ئابوورێکی باشیان دەستکەوێت جگە لەوەشیان ئەگەر ئاشتی و سەقامگیری لێرەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتە ئاراوە هەڵبەتە ئەوانش ناتان هەژمونەکانی خۆیان لە ناوچەکەیە بەرپا بکەن و ئەوانش هەموو زلهێزان ئەگەر لە ڕێگەی ڕاستەوخۆی خۆیانەوە بێ یاخود لە ڕێگەی وڵاتانی وابەستەی خۆیان و یاخت خائینانی وابەستەی خۆیان ئەیانەوێ هەژمونی خۆیان لە ناوچەکەیە بەرفراوان بکەنەوە هەڵبەتە بۆیە سزاکانی تونترەکەنەوە بۆیە ئێمەش ئەمانگرتنەمان ڕاگەیاندنەوە هەتاکو ینی ئینی ئەوەمان هەیە کە داواکاریەکی بە پەلەی ئەوەمان هەیە و دەبێت ڕێبەر ئۆجەلان
ئازادی جستەی بێتە ئاراوە چونکە هەم یاساکەی تەواوکرۆ هەمیش ئەو بۆ گەلی کورد کەسێکی جیاوازە چونکە لە ئازادکردنی ئەو کەواتە ئازادکردنی گەلی کووردە بەگشتی بۆیە ئەم مانگرتنەمان ڕاگەیاندنەوە لەم ڕۆژەدا.